الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناساني زور بريس لسردمك داين دوشت دون خوشي همو ماني قرتوتوا ما بستم لنخوشي كان نخوشي جستينيا نخوشيك يان بريتيا لكزبوني بيرو باور مبدأ ئەمڕۆ خەڵکی زانستە شەرعیەکان الحەمدولله زۆر دەزانێ خەڵک بڕواتان هەبێ سوپاس بۆ خوای پەروەردگار بە زۆری قورئان خوێنە قورئانێکی زۆر جوان بە تەجویدەوە دەخوێنێتەوە سوپاس بۆ خوای پەروەردگار خەڵکی ئێمە بە گەنج و لاو و بە پیر و بە ژن و منداڵەوە خەریکی لە بەرکردنی فەرمودەکانی ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئەمە وەکو زانست شتێکی زۆر جێگای دڵخۆشی و باشەیە بەڵام مەبدە و بیر و باوەڕەکە کە لە دڵا دەچەسپێ ئەوەیان گرنگترە هەز دەکەین لەگەڵ ئەم هەموو زانستە جوانە شەرعی کە خەڵک فێری بۆ فێر دەبێ بیر و باوەڕ و مەبدەەکە کز و لاواز بووە پێشینانی ئێمە باب و باپیرانی ئێمە هەرچەند لە زانستە شەرعیەکاندا کەمیان دەزانی بەڵام دینیان لە هەموو شتێک بەلاوە گرنگتر بوو ئای چەندم پێ جوانە کە دوعایە بۆ یەکتر دەکە دەیگوت یا ڕەبی ئیمانت سەلامەت بێ بەخوا لە هەموو دوعایەک گەورەترە دەیگوت ئیمانت سەلامەت بێ یعنی کە ئیمانت سەلامەت بوو تۆ هەموو شتێکت سەلامەتە بەڵام پەنا بەخوا تەماشا دەکەین ئەمڕۆ خەریکە مەبدە و بیر و باوەڕەکە کز دەبێ بەداخەوە دووەمیان بەهۆی تۆڕی کۆمەڵایەتیەوە چرکە بە چرکە ژیانی کەسی مرۆڤەکان بڵاو دەکرێتەوە یعنی هەر چرکەکە ڕاستەوخۆ کاری ئەم مرۆڤە وەکو شەخص وەکو کەسی خۆی بڵاو دەکرێتەوە تەماشا دەکەی فڵان کەس چی خوارد چی کڕی سەردانی خەڵکی کرد چوو بۆ میوانداری وەڵا فڵان کەس میوانمان بۆ ئەم شەو دانیشتین فڵان کەسی لەگەڵا بوو چی کرد بە خێر و خێرات ئەوەمان کرد بە خێرات چوین بۆ فڵان شوێن یارمەتی فڵان کەسماندا هەمووی بە دەنگ و ڕەنگ بڵاو دەکاتەوە جاران خەڵک ئەلبومێکی هەبووی خێزانی خۆی پارێزراو بوو نەیشیەدا بە هەموو خەڵکێک ئەیگوت نابێ هەموو خەڵک کچ و منداڵ و ژنم ببینێ یعنی خەڵک پێعیب و باسی خۆی بکا بڵێ ئەوەندە میوانم هاتووە ئەیگوت ئەوە میوانداری واجبە بەڵام ئەمڕۆ بە گشتیەکەی ناڵم هەمووی زۆرێک لە خەڵکی چرکە بە چرکەی ژیانی بڵاو کراوەتەوە سفرەکە ڕاخراوە هێشتا یەک پاروی لێ نەخراوە ڕسمەکەی گەیشتۆتە لای دۆست و ئاشنا ئەوەی کە لەو فەیسبووکەدا هاوڕێیەتی نازانچێتی ئەمجا یەکسەر چاوەڕێی لایک و کۆمنتیشە چەند کەس بینیوێتی چەند کەس دەستخۆشی لێ کردووە چەند کەس سڵاوی بۆ ناردووە چەند کەس دڵی بۆ ناردووە چەند کەس گوڵی بۆ ناردووە چەند کەس پێی ناڕەحەت بووە چەند کەس لایکی نەکردووە ئەمەش دەبێت جارە چاوەڕێیەتی بەڕێزان ئەم دوانە نەخۆشی و بەڵان لە ڕووی یەکەم دەرونیەوە بە تایبەت ئەوەی دووەمیان لە ڕووی دەرونیەوە یەکەمیش لە ڕووی دەرونیەوە ئینسان ئەگەر مەبدەئی نەبوو بیر و باوەڕی لاواز بوو بەرگەی ژیان ناگرێ ئینسان ئەگەر عەقیدە و بیر و باوەڕەکەی لە پێش هەموو شتێکەوە و بەرگەی هەموو شتێک دەگرێت چونکە تۆ بەس ئیمانەکەت سەلامەت بێ عەرزم کردن ئەم نەخوێندەوارانەی ئێمە کە هیچ کتێبێکی شەرعیان نەخوێن بوو وەڵڵاهی بەس فاتیحە و قول هوەڵڵەیان دەزانی بەڵام هەر دوعاکەی کە زۆری خۆش بویستیانی گوت یا ڕەبی ئیمانت سەلامەت بێ یعنی کە ئیمانت سەلامەت بوو هەموو شتێکی تۆ سەلامەتە چونکە بەخوا ئەم دنیا فانیە کە بەجێ دێڵین بەس ئیمانەکەمان لەگەڵمانە دێت جاکە ئەوەت لەگەڵانە هاتوو سەلامەت نەبوو ئەوەی تری با هەموو سەلامەت بێ بەخوا دەورێکی بۆ تۆ نییە بۆ هیچمان نییە لە ڕووی دەرونیەوە کە شتێک بڵاو دەکەیتەوە دواتر دڵنیا بە سفرەیەکی ڕازاوە بڵاو دەکەیتەوە ئەو هەموو گۆشت و خواردن و تەرتیباتەی لەسەرا ئەی ناترسی خەڵکانێک هەیە بە ساڵی ژەم سفرە ڕازاوە نابینێ ئەی ناویست ترسی حەسرەتی دڵ بە خەمێکی چاو بە فرمێسکی سفرە بە تاڵی گیرفان خاڵی بێموچە لێتدا وەڵڵا دڵم ناڕەحەت دەبێ وەڵڵا ئەو نانە کە بە حسابی خۆت بە خۆشی هاوڕێیانەوە خواردوتە وەڵڵا لێت دەبێتە نەخۆشی لێت دەبێتە ناخۆشی دووەمیان حەسوودی بڵاو دەبێتەوە ئەم خاتوونە بەتایبەت لە ناو ئافرەتاندا ئەمە زۆرە بڵاوی کردوتەوە ئەم زێڕانەم کڕی دەستی ئاوا لێ دەکا ئەم ملیوانکەی ئەوەندە لیرەی پێوەیە بەم نرخ زێڕی گرانیە ئەوە چوین بۆ سەردانی فڵان شوێنەوە چوینە فڵان وڵات ئەوەمان کرد
باشە وەگە خوشکی دایک و باوکیشی بێ فەقیرە ئەم ناتوانێت لە بەرگیرفان بەتاڵی تا بازاڕی گەڕەکەکەی خۆیان بڕوە والله بەدەست خۆی نییە حەسوودی لە دڵا دروست دەبێ ئەڵە تۆ ئەوە ژیانە یان لەوە چێ ئاژاوە بخەیە نێوانیان نێوان مردی مێردەکەیەوە بە مێردەکەشی دەڵێ ئەوە خوشکەکە مەسەیری کە مێردەکەی چی بۆ دەکا بەڵام تۆ چیت بۆ من کردووە ئەم عیبی نەبوو ئەم وێنە بڵاوکردنەوەی تۆ ماڵی ئەوی وێران کرد خەڵکەکان ڕقیان لە یەک دەبێتەوە حەسوودی بڵاو دەبێتەوە کە من ئاگام لێ نەبێت تۆ چ دەخۆی چ لە بەردەکەی چ دەکڕی ماڵت چییە هەر خۆشم دەوی بەڵام مرۆڤ خاصڵەتێکی هەیە بە تایبەت کە خۆی لە خوارەوە بوو دواکەوتوو بوو هەژار بوو کە تۆ شتەکانت ئاوا زەق کردوانەوە بۆت نارد وەڵی پێی ناڕەحەت دەبێ سێم کۆمەڵایەتی سار دەکاتەوە خەڵک هەبووە مە لە مامۆستای بەڕێزم بیستۆ من بۆ خۆمنا بەڵام مامۆستای ڕازگۆ لەناو وتارە لە مزگەوتیا دانیشتوم وتوێتی وەڵڵاهی شەو لە کێشەی نێوان کۆمەڵە خزمدا بووم لەسەرەوەی خواردنیان خواردە بڵاویان کردوێتەوە فڵان کەس کە چەند ماوەیە کە هاتو چۆیان نەماوە خزمەتیان پچڕاویستومە ئاشتیان کەمەوە لەسەر ئەوە بۆتێتی مامۆستاوەرە سەیری فەیسبووکەکەم کە ئەوە فڵان کەس و فڵان کەس هەمووتیان ئافێتتان بێ بەخۆشیتان بێ ئەوە خزمی نزیکی خۆمە برای خۆمە ئامۆزای خۆمە هیچی بۆ نەناردوم لەسەر ئەوەی کە دەستخۆشی لێ نەکردو پیرۆزبایی لێ نەکردو خزمەتەکە فەوتە دەی ئەمە چ پێویستی بەوە دەکرد چارەسەری ئەم دوو نەخۆشی ناو کۆمەڵگا عەقیدە موسڵمانیەتێکەیە عەقیدە و بیر و باوەڕی ئیسلامەتی ئێمە چەند وتارێکە لەگەڵ جەنابتاندا الحەمدولله لە خزمەت قورئان داین یەک ئاەتی قورئانمان وەرگرتووە سورەتی الأنعام آياتي 59 گەیشتینە وما تسقط من ورقة إلا يعلمها گەڵای هەر دارێک پەڕی هەر گوڵێک دەوەرێ و دەکەوێتە سەر زەوی دەکەوێتە هەر شوێنێک إلا الله ئاگای لێیەتی ئەمە پێمان دەڵێ خوایەک ئاگاداری هەموو گەڵا و گوڵێکی وەریو بێ کەی دەکەوێت کەی کاری تەواو دەبێ کەی دەوەرێ دەکەوێتە کوێ دەبێ بە چی دەیخوا بە چنێتێک لێ دەکرێتەوە شێ لێی دەکاتەوە یەکەم چۆن ئاگای لە ژیانی تۆ نییە چۆن ئاگای لە خەمی تۆ نییە چۆن ئاگای لە دڵی برینداری تۆ نییە چۆن ئاگای لە پێویستی تۆ نییە چۆن ئاگای لە ستەم لێکراوی تۆ نییە نائومێد مەبە لە ژیانە خوا ئاگای لێتە کەسێک شک نابێ دیفاع لێ بکە خوا هەیە خوا دەفەرمێ من ئاگام لە گەڵایەکی وەریوە چۆن ئاگام لە دروستکراوی خۆم نییە کە تۆ گەورەترینی مەخلوقاتی ئەی بەندەکەم من تۆم دروست کردووە ڕوحم بەبەرا کردو چۆن ئیهمالت دەکەم چۆن ئاگام لێت نییە نائومێد مەبە خۆت بەبێ کەس مەزانە خۆت بەبێ پشت و پەنا مەزانە پەیوەندین لەگەڵ ئەڵڵادا بەهێزکە دووەمان پێمان دەڵێ مادام خوا ئاگای لێتە تۆ لە فەیسبووکەکەتە بەشتە جوانەکانی خۆت نیشان دەدەی خوا کەستان بینیوە کێشەی خۆی ژنەکەی لە فەیسبووکا بڵاوکاتەوە مەگە کابرا هەر عەقڵی لێ تێکچوو بێ ئێستا ئەوە خەریکەوەش دەبێتە مۆت ئێستا ئەوەش خەریکە دەبێتە مۆت کابرا ژن دەرکراوە مێرد دەرکراوە ئێستا خەڵک ئەوەش بڵاو دەکاتەوە تۆڕی کۆمەڵایەتی و ئەم مایکەی دەخەنە بەردەم و وەڵڵەهی ئەوە هەر عیبێکی زۆر گەورەیە کابرا ژیانی خێزانی خۆی لەسەر مایکی فەیسبووک و فڵان پەیج و فڵان پەیج بڵاو دەکاتەوە بەڵام بەڕوە گشتەکەی پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان ئافرەتانی بەڕێزی وەکو جەنابتان بیسەران و بینەرانی ئەم وتارە سپاس بۆ خۆی پەروەردگار من دڵنیام جەنابتان هەمومان هەر ڕووکەشە جوانەکەی خۆمان نیشان دەدەین خەمەکانمان خراپیەکانمان کێشەکانمان ناتەواویەکانمان دەشارینەوە تۆ بەس لە فەیسبووک و تۆڕی کۆمەڵایەتیدا جوانیەکەی خۆت دەردەخەی جلوبەرگە جوانەکەت دەردەخەی پۆشتە و پەرداخیەکەت دەردەخەی با ئەمەت هەبێ من ناڵم ئەمە خراپە هەر پێویستە مرۆڤ لە ناو خەڵکە جلی جوان بێ پاک و خاوێن بێ بۆن خۆش بێ ڕێک و پێک بێ ئەمە بۆ خەڵک پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو عەزەمەت و گەورەی خۆیەوە نەیدەفەرموو هەر ناو دڵەکەم شەرتە کە دەچوو بۆ وتاری هەینی قاتی تایبەتی هەبوو کە پێشوازی وەفدی دەکرد جلوبەرگی تایبەتی هەبوو کە دەچوو بۆ ڕۆژی جەژن و نوێژی جەژن و خوتبەی جەژن و ناو مسڵمانان جلوبەرگی تایبەتی هەبوو کە دەچوو بۆ میوانداری و سەردانی شوێنێک جلوبەرگی تایبەتی هەبوو جلێکی ڕۆژانەی عادەتی خۆی دەگۆڕی خۆی تەرتیب دەکرد بەو هەموو جوانی و جەماڵی خۆیەوە کە هەموو تاڵەمیێکی بە ئەندازەی هەموو جوانی دنیا ئەو ڕەسوول اللهە جوان بووە بەڵام هێشتا قژی جوان دەکرد قژی دادێنا ڕیشی مبارەکی دادێنا جلوبەرگی تازە و نوێی لەبەر دەکرد پاک و خاوێنی خۆی زیاتر لە جاران دەپاراست
بەڵام ئەڵڵا ناودڵمان دەبینێ. ئێمە ڕووکەشەکە خەڵک دەمان بینێ، ئەی ئەوەی لە ناخایە ئەوە ئەڵڵا سەیری ئەوێ دەکات. یعنی نابێ ئەمە دینەکە غەڵەت حاڵی بین بڵێن خوای گەورە پێویستی سەیری دەرەوەمان ناکە، جا بم باجلەکانم هەر شڕۆڵ بێ، هەر بۆن ناخۆش بم، خوا سەیری نێتی ناودڵم دەکات. نا، بۆ بەینی خۆت و خەڵک دەبێت زۆر جوان دەرکەوی. بەڵام جوانی ڕووکەشەکە بە تەنیا شەر نییە، چونکە خوا ئەوەیانی ناوێ، خوا سەیری نێتی ناو دڵەکەت دەکات. چۆن ئێستاوا لە مانگی ڕەمەزان نزیک دەبینەوە بەیست و ڕەحمەتی خوا، لە ڕۆژووی ڕەمەزانە بۆنی ناودەمی ڕۆژەوان بەهۆی نەخواردن و قسە نەکردنەوە بۆنێکی ناحەزە بێزراوە. بەڵام خوای گەورە لای خوا لە بۆنی میسک خۆشترە، لای خوا لە بۆنی میسک خۆشترە. بەڵام مافیەوە نییە ئەو بۆنە بەلوتی خەڵکاکەی لە نوێشە، بێ سیواک بەکاربێنی، فەڵچە و مەعجون بەکاربێنی، دەمودانت بشۆی، ئیتر بەو شێوەیە بەپاکی بچێ ناو خەڵکەوە. بەڵام خوا سەیری ژوورەوەت دەکات. إن الله لا ينظر إلينا من فوق وإنما ينظر إلينا من الداخل. خوا سيري الركاري درومان ناكا لسروا، سيري جورا ومان دكا. فأصلح موضع نظر الملك. برام هول بدا بأندازي ويلا برشاوي خلقا دتويت جوانيا كان نشان دي بولاي خواي پروردگاري خوشت جورا جوانكا جورا ناو مالكي دلت اوان كخوانا بكسبي اقادارنيا جوانيكا. جنابتان سننجتان داوە گەورەی هەموو ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەزا و ڕەحمەتی خوا لە تاک بە تاکی سەحابە بێ. ئەزانن گەورەی هەموو سەحابە ئیمامی ئەبوو بەکرە؟ هیچ سەحابەیەک نییە لە ئەبوو بەکری سەدیق رضی الله عنه گەورەتر بێ. بەڵام ئەگە سەیری ژیانی ئەبوو بەکر کەی لەگەڵ سەحابەکانی ترا، بەخوا ئەو عەزابەی بیلالی حەبەشی لە پێناوی ئیسلامدا چەشتوویەتی، والله ئیمامی ئەبوو بەکر نەیچەشتووە. ئیمامی ئەبوو بەکر بە پارەکانی بیلالی لەژێر بەردە گەورەکەی کە لەسەر سنگی دانرا بوو، عەبد بوو، عەزاب دەدرا لەسەر ئیسلامەتی، ڕزگار کرد، کڕی و ڕزگاری کرد. بەڵام وەڵڵاهی ئەگەر وەکو لاشە و سزای ئەشکەنجەی زیندانیەکی سیاسی سەیریکەی بیلال عەزابی زۆرتر کێشتووە لە ئیمامی ئەبوو بەکر. ئەگە سەیری شەهیدی کەی، جەستەی خوێناوی ئیمامی عومەر بە جەستەی ئیمامی ئەبوو بەکرەوە نەبووە. ئیمامی ئەبوو بەکر لە هەموو ژیانیدا بریندار نەبووە لە پێناوی ئیسلامدا. ئیمامی عومەر لە پێناوی ئیسلامدا بەدەستی خوانەناسێکی بێباوەڕ شەهید کرا لە میحرابی پێغەمبەردا صلی الله عليه وسلم. چەند سەعات بە ئازارەوە ژیا. ئیمامی ئەبوو بەکر وەکو ئەبوو ذەڕی غەفاری تامی هەژاری نەکردووە، حتا مرد وەفاتی کرد هەر دەوڵەمەند بوو. پێش ئیسلامەتی هەر دەوڵەمەند و بازرگان، دوای ئیسلامەتیش هەر دەوڵەمەند بوو. دەکرێت لە قۆناغێکی کەمی ژیانە لە پێناوی ئیسلامدا لە دەربەدەری و ئاوارەیدا هەندێک هەژاری کەمی بینی بێ. بەڵام بە شێوە گشتیەکەی ئیمامی ئەبوو بەکر هەموو تەمەنی دەوڵەمەند بووە، یەکێک بووە لە بازرگانە ناودارە نێو دەوڵەتیەکان. بەڵام ئەبوو ذەڕی غیفاری ئەو هەژاری و بێنانی و برسیەتی ئەبوو ذەڕ کێشتوێتی، وەڵڵا ئیمامی ئەبوو بەکر لە ژیانە بەری نەکەوتووە. ئەو جیهاد و شمشێر شکانەی کە خالیدی کوڕی وەلید بۆ ئیسلام کردی لە مەیدانە، ئەبوو بەکری سیدیق نەیکردووە. ئەو جیهادەی کە عەبدوڵڵای کوڕی ئیبن مەکتوم، عەبدوڵڵای کوڕی ئیبن مەکتوم پیاوێکی نابینا بوو، بانگدەری پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، هێندە خۆشەویستی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، کە پێغەمبەر دەچوو بۆ غەزایەک، بۆ شوێنێک، بۆ سەفەرێک، دەیفەرموو تۆ لە شوێنی من ئیمامەتی موسڵمانان بکە و سەرپەرشتی مەدینە بکە. ئەم پیاوە بە نابینایی، بە پێوە بە سواری وڵاخ لە مەدینەوە چۆتە قادسی عێراق. لەوێ فەرمووی وتیان تۆ شەڕت پێ ناکرێت، تۆ نابینای چاوت نابینێ. فەرمووی کەللەی سرم زلە، با ڕەشایی موسڵمانان زیاد کەم، خۆ دەتوانم هەر بە کەللەی سرم لە دوورەوە سرم دیارە، با سەرێکی موسڵمانان زیاد کەم، پاشان ئاواکەم بدەنێ. من چونکە نابینام، حتا شمشێرم لێ نەدرێ و شەهید نەکرێم، ناتوانم ڕاکەم، بۆ کوێ ڕام دەکەم، بێژە دەستم بگرێ. وێ با ئاڵای ئیسلام بەدەستی منەوە بێ، حتا دو سەحابی شەهید نەکرێ، نایڵم ئاڵاکە بکەوێ، با ئاڵای ئیسلام هەر شەکاوێ بەدەستی منەوە. ئەوە بوو لێیاندا و شەهید بوو بە نابینایی لە وڵاتی غەریبی، بە هەڵگری ئاڵای ئیسلام شەهید بوو. خۆ ئیمامی ئەبوو بەکر لە پەنای پێغەمبەر صلی الله عليه وسلم نێژرا، بەبێ ئەوەی کەوا خوێنیش لە جەستەی بێتە خوارەوە، بەبێ ئەوەی لە مەیدانیشدا بوو بێ. بەڵام بۆ سەیرکەن، خۆ ئیمامی ئەبوو بەکر دیسان لە هەموو سەحابە هەر گەورەترە، لەبەر ئەوەی ئیمامی ئەبوو بەکر ژوورەی لە هەمووان ئاوەدانتر بوو. خوا سەیری ناو دڵی ئیمامی ئەبوو بەکری کرد. هیچ کەسێک نییە لە ئومەتی ئیسلامیدا دڵی بە ئەندازەی ئیمامی ئەبوو بەکر ئیمانی تێدا بێ. خوا هەڵی بژارد. بۆیە ژوورەوە زۆر ئەساسە. نەخۆشیەکەی ئێمە ئەوەیە بەس گرنگی بە دەرەوە دەدەین.
گرنگی بە دەرەوە دەدەین و ناوەمان ئیهمال کردووە. عقیدەی مسلمانەتی ئێمە کە لەسەری پەروەردەکراوین ئەمەیە. ئەوەلەم یەکفی بڕەبیکە ئەنەه عەلا کولی شەیئین شەهید، سوڕەتی فوسیلەت ئایەتی 53. خوا بەز نییە، ئەڵڵا بەز نییە کە ئاگای لە هەموو شتێکت بێ، تۆ حیساب و هەموو شتێک دەکەی. ئەو تا من بەرامبەر بەم کامێرەیە حیساب و هەموو شتێک دەکەین. دەچیە هۆڵێکە و نووساوە لەژێر کە چاودێری کامێرادایە، ڕابکە ئاگاد لە هەموو هەڵسو کەوتێکدە، چونکە ئاگادار کراوی کە ئەم شوێنە لەژێر چاودێری کامێرادایە. بەو شەقامەدا دەڕۆی دایمەت چاول لەسەر جێسی سیارەکەتە پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان خوشکانی محتەرەم ئەڵێ با سەرپێچی یاسا نەکەم، با گوناهبار نەبم بەوەی کە لە سنووری یاسایی زیاد لێ خوڕم. چاولێ ئاگاداری لەژێر چاودێری کامێراکەدای. شانازی دەکەی کە شکول غەرامەت بۆ نەهاتۆتەوە کە تا ئێستا سەرپێچی یاساکانی هاتو چۆن نەکردووە. دەی چۆن بڕوا ئەو ئایا ئەگەر ئەمانەش هیچی نەبێ بەز نییە ئەڵڵا شاهیدی بێ بەسەرتەوە ئاگای لە هەموو شتێکت بێ بەخوا بەسە. کەواتە با کەس نرخی کارەکەت نەزانێ، با کەس ناوت نەزانێ. تۆ کاری خۆت بە جوانی و بەدڵسۆزی بکە، هەم بە جوانی بیکە هەم لە نەخەوە بەدڵسۆزی بیکە، بڵێ خوای گیان تۆم بەسی خۆ تۆ ئاگەر لێتی. با کەس نرخی من لەم فەرمانگەی حکومەتەدا نەزانێ. واللهی من ئیشەکەم لەبەر خاتری خوا بە جوانی دەکەم. ئەو هاوڵاتی وەک من داماوە، وەک من بێموچێ، وەک من هەژارە، جا توخوا حەیف نییە بە دڵیشکاوە بگەڕێتەوە. خوایە من لەبەر خاتری تۆ با کەس شکر و تەقدیرم بۆ نەنێرێ، با بەڕێوەبەری فەرمانگە ناوم نەزانێ، با حکومەت نەزانێ من هەر هەشم، کەس دەستخۆشیم لێ نەکا. خوایە من لەبەر تۆ. علامەة المخلص ئینسان کە بەس بە ئیخلاص ڕزگاری دەبێت لە قیامەتە. ئینسانی دڵسۆز مخلیص قبولکرا و لای خوا دوو نیشانە هەیە. نیشانە یەکەم لا يبحث عن تقدير الناس، ناگەڕێ بە دووی ئەوەدا خەڵک نرخی بۆ دادەنێنیاننا، خەڵک چیم پێ دەڵێ، خەڵک لێم ڕازیە، خەڵک تەقدیرم دەکا، ئەوەی هەر بەلاوە گرنگ نییە، شوێنی ئەوانە ناکەوێ. دووەمیان لا يبحث عن انتزاع إعجابهم، ناگەڕێ سامی خەڵک بەلای خۆی داڕاکێشێ، ناگەڕێ بە دووی ئەوەی سرنجی خەڵک بەلای خۆی داڕاکێشێ. تۆ بڵێ خەڵک زۆر خۆشحاڵ بن بە هەڵوێستەکانم، بەڕاستی پێیان گەورەی بێ، سەر سوڵمانی خۆیان دەربڕن. مخلیص ئیشی بەوانە نییە. ئەی ئیشی بە چییە؟ دروشمێکی هەیە. ئیلاهی ئەنتە مەقسوودی وەڕیضەکە مەطلوبی، یا ئیلاهە العالەمین ئەنتە مەقسوودی، خوایە من بەس مەبەستم تۆیە. ئەم کارم کردو تۆ فەرموتە بیکە، ئەم خێرم کردو تۆ فەرموتە بیکە، یارمەتی فڵان کەسم داوە تۆ فەرموتە بیکە، چوومە مزگەوت تۆ فەرموتە بیکە. ئەنتە مەقسوودی، من بەس لەبەر تۆ، بەس ئامانجم ئەوەیە تۆ فەرمانت کردی و جێبەجێیکەم. وەڕیضاکە مەطلوبی، بەدەستێنانی ڕەزامەندی تۆ بۆ من هەموو شتێکە. تۆ لێم ڕازی بی، ئیتر ڕەزابوونی خەڵک چییە؟ بەڵام بەو خوای ئەوەی خوا لێ ڕازی بێ خەڵکیش لێ ڕازیە. تۆ بینی خۆت و خوا چاکە، بزانە عەبدە ساڵحەکانی خوا لێت ڕازی دەبنیان نا، دەی عەبدە منافق و دڵ نەخۆشەکانیش بە هەر لێت ناڕازی بن، بە هەر زەمت بکەن، چاکەکانیان بۆ تۆ دەنێرن، بەخوا هیچ زەرەدێکت پێ ناکەوێ. نوێنەری سوپای ئیسلام لە جەنگی نەهاوەندەوە گەڕایەوە، هاتە شارەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ خزمەت ئیمامی عومەر فەرماندەی گشتی هێزی چەکداری ئیسلام، ڕابەری ئیسلام، جێنشینی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئیمامی عومەر زۆر پەرۆشی سوپای ئیسلامی بوو. ئەو سوپای ئازادی بەخشە، ئەو سەحابە عەزیزانە کە بە خوێنی خۆیان ئەم ئیسلامەتیان گەیاندە ئەم هەموو جیهانە، بەبێ ئەوەی یەک شتێکیان مەبەز بێ لەم دنیایە، بەخوا هیچیان دەست نەکەوت، هەمووی لە غەریبی سەری نایەوە و لە شوێنی خۆی نێژرا، بەج لە خوێناویەکەی خۆیەوە هیچیان لەم دنیای پێ نەبڕا، بەڵام دینی ئیسلامیان بە پاچی گەیاند. ئیمامی عومەر زۆر خەمی موسڵمانانی بوو، فەرمووی حاڵمان چۆنە لەبەرەی جەنگی نەهاوەندەوە. وتی وەڵای قوربان بەردەوام هێرشە، هێرشمان دەکرێتە سەر، هێرش دەبین، سوپای دوژمنیش بەهێزە، فارسەکان زۆر بەهێزن، حکومەتی چەند هەزار ساڵن، لەشکریان سەدقاتی ئێمە بە قووەتە، بەڵام ئێمە ئیمانمان بەهێزترە، ئیمانمان بەخوایە و لە پێناوی خوا ئەم ڕووناکیە بڵاو دەکەینەوە. بەڵام وەڵاهی بەداخەوە فڵان فەرماندەی گەورەی ئیسلام کوژرا، شەهید کرا. فەرمووی چیتر؟ وەڵا قوربان دوای ئەو فڵان کەسیش ئەو ئامر لیوایەشمان شەهید کرا، فڵان کەسیش شەهید کرا، فڵان کەسیش شەهید کرا. فەرمووی چیتر؟ وتی وەڵا قوربان هەندێک خەڵکی کەش هەڵکەوتن، زۆر ئازا، زۆر فەرماندەی قارەمان، بەڵام بۆیە ناویان ناهێڵم، بیشیان لەم تۆ نایانناسی، جەناب نایانناسی، بۆیە باسییان ناکەم. فبەکا عومەر، ئیمامی عومەر لەو کاتەدا دڵی پڕ بوو، دەستی کرد بە گریان.
فەرمووی ما ضرهم أني لا أعرفهم إذا كان الله يعرفهم. جاکە با من ناناسم چ زەرەرێکیان کردو عومەر بیان ناسێ یان ناناسێ، لە کاتێکە خوا دەیانناسێ، ئەوە خوا دەیانناسێ، جا من بیان ناسم یان نە چ دەورێکی هەیە. فەرمووی خۆش بە حاڵی ئەوانە، نە عومەر دەیانناسێ، نە فەرماندەی گشتی مسڵمانان دەیانناسێ، ناوەتە تۆ ناویان دێنی چونکە بە ناوداریان نازانی. لە کاتێکە ئیذا کان الله یعریفهم لەڵام لای خوا تۆمار کراون. نەخۆشیەکەی ئەمڕۆ ئەوەیە ئێمە هەمومان هەوڵ دەدەین ناوێکمان هەبێ، بەڵام بەڕێزان من جەنابەت خوشکان بران وا خەڵک ناسینی، و ئەم خەڵکی سەر زەویە کە هەمووینان ناسی 8 ملیارە وا 8 ملیار خەڵک تۆی ناسی، تۆیان بە چڵە تۆپی مرۆڤایەتی دانا. بڕواتان هەبێ دوای 100 ساڵی تر، کاکە 200 ساڵی تر، برا 1000 ساڵی تر، 2000 ساڵی تر هیچ کەسێک نییە بزانێ دوای 2-3000 ساڵی تر کە مرۆژی مرۆڤایەتی حەد دەڕوا و ئەم زەویە هەڵک دێنێ و دەڕوا. 100 ساڵی کە یەک کەس نەم سەر زەویە نەماوەی کە ئێستا هەیە، ئەوەی کە مابێت لە 100 تێپەڕی لەوانەیە بە 50 دەست بژمێرە. 200 ساڵی تر هیچ مرۆڤێک ئەوەی ئێستا هەناسە لەم سەر زەوێدەدا یەک کەسێک نەماوە، یەک کەس. بەخوا سەدەیەکی تر من و تۆ لە خاکە گۆشتەکەمان لە ئێسقانەکەمان بۆتەوە تاو بووە. 2000 2000 3000 ساڵی تر چۆن ئێستاڵن گۆڕستانێک دۆزراوەتەوە، ئەوانی شوێنەوار ناسن دەگەڕێن بۆ پاژماوە مێژوویەکان، بەس کە لە سەرێک نازانن ئەمە پاشا بوو، ئەمە دەوڵەمەند بوو، ئەمە دڵخۆش بوو، ئەمە خەمبار بوو، ئەمە 100 کوڕی هەبوو، ئەمە 10 کوڕی هەبوو، ئەمە ڕیز عەشیرەت بوو، ئەمە کۆیلە و بخزمەتکار بوو، کەس بۆی لێک نابێتەوە و هەمووی بۆنەوە خۆ. وەڵڵاهی ئێمەش ئاوا لە یاد دەکرێن ئەم هەمووی کە حەزل لێبوو شەو میوانێکت هاتۆ فڵان مەسعود سەردانی کردووی هەموو ڕسمەکەی بگرە و بڵاوی کە و لایک و کۆمێنتت ببێ هەمووی دەڕوا. ئەی چی مایەوە؟ ئەوەی ژوورێ، ئەوەی لێرەتدا لەگەڵ تا دێتە قەبرەکەتەوە، ئەو ڕۆژانەی کە کەس نازانێتەوە هەبووی لای خوا ناوت هەرماوە. ئیذا کان الله یعریفهم، ئەو کاتێک کە خوا بنناسێ بەستە. بەڕاستی پێویستە لەسەر ئەم عەقیدە و بیر و باوەڕە بژین، منداڵەکانمانی لەسەر پەروەردە بکەین، پەروەردەی قوتابخانەکانمان بێ، وتاری سەر مینبەری مزگەوتەکانمان بێ. خۆی ئەرحەم الراحیمین ئەوەندەی خۆش دەبین عەقیدەی ئاسان کردووە. هەموو جا عەرزتان دەکەم عەقیدەکەت چەند کتێبی زۆری ناوێ، یەک ئایەتە بەش پیت کەمە لە بەریدەکەی تێی دەگەی لە دڵتابی چەسپێنە. پەروەردگار لە سوورەتی الطلاق لە ئاەتی 12دا دەفەرمێ الله الذي خلق 7 سماوات ومن الأرض مثلهن ينزل الأمر بينهن لتعلموا أن الله على كل شيء قدير وأن الله قد أحاط بكل شيء علما. خوای پەروەردگار حەوت ئاسمانەکانی دروست کردووە بە ئەندازەی ئەوەش زەوی واتە حەوت چینی زەویشی دروست کردووە، لەو بینەیدا فەرمانەکانی خۆی قورئانەکەی ناردووە، شەریعەتی بۆ دیاری کردوون، یاسا و نیزامی ژیانی بۆ دیاری کردوون، هەمووی بۆ دووشتە. یەکەم تا بزانن أن الله على كل شيء قدير، كل شيء خوا زاڵە بەسەر هەموو شتێکە. یعنی خوا دەفەرمێ ئەم ئاسمانە کە دروست کردووە ئەو تۆ بەس بەشێکی دەبینی، کە سەرت هەڵبڕی یەقینت هەبێ خوا زاڵە بەسەر هەموو شتێکە. کە سەیری زەویت کرد ئەوەی لە ناخی زەویشدایە خوا زاڵە بەسەر هەموو شتێکە، هیچ شتێک لە فەرمانی خوا دەرناچێت. دووەمیان وأن الله قد أحاط بكل شيء علما، الله سبحانه وتعالى زانستی هەیە بەسەر هەموو شتێکە، هیچ شتێک لە علمی خوا دەرناچێت. دوو صفەت قدیر و علیم، هیچ شتێک لەبەر دەسەڵاتی خوا عاسێ نابێ، هیچ شتێکیش لە خوای گەورە ناشاردرێتەوە. جا ئەمانەتە سبحان الله ئەم قورئانە زۆر وردە. ئەمە لە کوێ هاتووە؟ لە سوورەتی الطلاق هاتووە، لە ئاەتی 12 سوورەتی الطلاق. طلاق ناڕەحەتترین شت کە بەسەر مرۆڤ دێ. خوا لەوێدا ئەم دوو سیفەتەی باس کرد. لەگەڵ هاوسەرت ژیای ستەمی لێ مەکە، جیا بوویتەوە هەر ستەمی لێ مەکە. ئەگەر کەسی نییە ئەو ژنە خۆ خوای هەیە، خوا لەسەر تۆ زاڵە. ئەگەر کەس نازانێت چەند غەدر لێ کرد تا لێی جیا بوویتەوە خۆ إن الله قد أحاط بكل شيء علما، خوا هەموو دۆسیەکەی لایە. ئەی ژن ستەم لە مێردەکەت مەکە، کە لێشی جیا بوویەوانە عیب و عاری بەدوو مەخە، بوختانی بۆ مەکە، خوا ئاگای لێتی. چاو لێ ئەم قورئانە چۆن پەروەردەمان دەکا بە هەموو شتێکتان بە جوانی بێ. ئەگەر هەموو دادگای سەرزەوی بخەڵەتێنی خوا عیلمەکەی بەسەر هەموو شتێکا زاڵە، هەموو دۆسیەکە لەبەر چاوی کراوەیە. لە سیاسەتدا هەروە بە لەگەڵ حکمڕانیەکەت بەسەر خەڵک، لە مامەڵە و کڕین و فرۆشتنە با بەرامبەرەکەت بە هیچیش نەزانێ، با غەژی لێ بکەی، با تەزویری لێ بکەی، خوا ئاگادارە پێی. والله خوا دەسەڵاتی هەیە ڕۆژێ تۆڵەی هەموو لێ دەکاتەوە.
وتارەکەم درێژتر ناکەمەوە ئەم بوارە عەقیدەیە بە بەسەرهاتێک کۆتایی پێدەنم بەسەرهاتێکی ڕاستەقینە کە دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە مەوسوعەی ئەسماء الله الحوسنادا کە چواربەرگیەکەی دەڵێم چووکە بە سێبەرگی شەیە بە یەکبەرگی شەیە بە چواری شەیە ئەوەی لای منە چواربەرگیەکەی بەرگی یەکەم لاپەڕی 424 دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی زانای پایەبەرزی ئیسلام دەفەرمێ یەکێک لە پارێزەرەکان لە مەحامیەکان زۆر برادەرم بوو وتی مامۆستا پارێزەری دۆسەیەک بووم زۆر سەیر بوو کابرا کەسێک کوژرا بوو تۆمەتی کوشتنەکە خراپ بۆ پاڵ ئەو کە سوکاری هاتم بۆلام و چووم بینیم لە سزنا وەکالەتی بۆ کردمەوە پارێزەری بم من وتم دیفاع لە پیاوکوژ ناکەم پارێزەرێک نیم وتی واللهی بە قورئان سوێندت بۆ دەخۆم یەقینت هەبێت لە قیامەتا بەر حزوری خوا بەرەو ڕوود دەمەوە واللهی ئەم قەتڵە دەستی منی تێدا نییە دەستی منی تێدا نییە وتم من پارێزەرێکم هەموو دنیام دەیتێ دیفاع لە پیاوکوژ ناکەم وتی واللهی پیاوکوژ نیم واللهی لەم دۆسیەیەدا تاوانم تێدا نییە بەڵام بەسە من ئاساغ بووە فڵان کەس کوژرا بوو من لەوێ گیرام واللهی نەچەکم بەکارهێناوە ناو چەقۆیە بەدەستی منەوە بوو ئەو خوێنە بەسە من ئاساغ بووە هیچ بەڵگەی تر نییە و دادگای زەوی لە تۆ کوشتوتە ماوەیەکی زۆر دۆسیەکەم هێناوە برد چەند جارە سەی دادگا زۆر بە توندی دیفاعم لێ دەکرد بەڵگەی بە قووەترم دێنایەوە ئاخری جەلسەی کۆتایی دادگا بڕیاریدا هەموو بەڵگەکان دژی تۆمەتبارن بڕیاریدا لە سێدارە بدرێ چوم سەردانم کرد و وتم وەڵڵی بەداخەوە من هەموو هەوڵی خۆممدا کە تۆ لە سێدارە نەدرێی بەڵام دادگا بڕیاریدا لە سێدارە دەدرێت چ وەسیەتێکت هەیە چ قسەیەکت هەیە بینوسە ئەو من سەرپەرشتی کاروباری تۆ دەکەم وتی زۆر بە عەسابێکی سادە وەریگرت دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە پارێزەرەکە بۆی جەڕاموتی کابرا کە ئەو هەواڵەمدایە وەم زانی هەر دووری دەوەستێ هەر ڕادەسڵەکێ چونکە ئەو هەموو ساڵەکە ئەم دۆسیە لە دادگا بوو ئەو هەر سوورە لە سەوی فڵان کەسی نەکوشتووە ئێستاڵم تۆ لە سێدارە دەدەن لەسەر فڵان کەس سەی دەم و چاویم کرد لە ڕووی دەرونیەوە سێرم کرد بە عەسابێکی ساردەوە هەستێکی ساردە وەریگرت وتی فڵان کەس واللهی من ئێستاش سوورم لە سەوی فڵان کەس نەمکوشتووە ئەم جارش دوای مردنم بە دادوەر بڵێەوە بڵێ دادوەر بەدوی بکوژی ئەم پیاوەدا بگەڕێ ئەم پیاوە بە ناحەق کوژراوە تو خوا با خوێنی نەفەوتێ و حەقی ماڵ منداڵی نەفەوتێ بەڵام من ئێستا بۆ تۆی دەیجێڕمەوە و لەبەر دەمی پەتی سێدارەشا بۆ خەڵکی دەیجێڕمەوە من بە ناحەق لە سێدارە نادرێم واللهی من حەقی لە سێدارەدانم هەیە ئەم حەقی کە ئێستا دەچمە بەر پەتی سێدارە هی 30 ساڵ لەمەوە بەنە 30 ساڵ با حاکم دڵنیا بێنەوەی کە ئەم بکوژە من نەبووم بەدوی خوێنی فڵان کەسا بگەڕێ و حەقی نەفەوتێ وتم چۆن سرم سوڕما 30 ساڵ وتی من کاتی خۆی بەڕێوەبەری بنکەی پۆلیسی فڵان شوێن بوو لە دیمەشقا لە دەکاتی داگیرکردنی فەڕەنسیەکان بۆ سووریا ئالەو کاتەدا دەڵێ کابرای فەڕەنسی زابتەکە کە سەرو ئێمە بوو کابرایەکی هێنابوو گرتبووی وتی ئەمە ئەم شەو لای تۆ بێ بەیانی تا دێم دەیبم لە سێدارەیە دەم زۆر ئاگاد لێ بێ بردم لە ژوورێکا سزنم کرد بیری ئەوە منیە بوو سزنەکە پەنجەرەیەکی تێدایە کابراش کارایە تاوانبارە پێشتر تاوانیکەی کردووە خەڵکی کوشتووە لە فەڕەنسیەکانی داوە وەڵڵا کە بەیانی دەچم پێش ئەوەی کابرای فەڕەنسی زابتە گەورەکە ئەفسەرە گەورەکەی فەڕەنسیەکان بێ و لێم وەرگێ کە دەرگا دەکەمەوە کابرا نەماوە لە پەنجەرەکەەوە خۆی فڕێداوە ڕۆیشتووە لە ترسی ئەوەی ئەو من دەکوژە بەخوا فڵان کەسی دەوێ سعاتێکی زیاتر مابوو بەپەلە سواری وڵاخە ئەسپەکەم بووم ئەسپە سەربازیەکەم ئەفسەریەکەم ڕۆیشتم لە دەرەوەی دیمەشقا کابرایەکی هەژار حشترێکی پێبوو مانگایەکی پێبوو ئاژەڵ فرۆشێک داماوە لە لادێکەوە هاتووە بێ بە ئەمە لە بازار بە فرۆشێ شتێک بۆ ماڵ و منداڵەکەی بەرێتەوە هەل لەوێ یەکسەر دەماچەیەکم بە نێوچاوانی و نەوکوشتم مانگاکەش حشترەکە ئاژەڵەکەی کە پێبوو هێنام لە بازار ئاویشم فرۆشت پارەکەشم خوارد کابرام گرت کابرام نەکوش کابرام گرت ئاژەڵەکەشم چوون فرۆش لە بازارە خستمە زیندانەکەەوە کابرا هات وتی زیندانەکەی وارەبتم ئەوەیە هەرچەند فەقیرە هاوارێکی بۆ خاتری خوا کابرای فەڕەنسی ئەوانە نازانە و گوێبیستی هیچ نییە و لە زمانی تێناگە وەڵا بردیان و ئیعدامیان کرد ئەو کابرا لە لادێوە هات بوو هەرچی تاوان بێنەی بوو کابرای تاوانبار ڕای کرد بوو لە دەستی من ڕای کرد بوو هەڵەکە لە منەوە بۆ احتیاتم نەکرد بوو پەنجەرەکە چوو بۆ دەرەوە من ئەو هەژارە داماوە لادێیم تەسلیم کرد و خۆم پێپەڕاندەوە هەر ئەو نامردیم لەگەڵ نەکرد چوم ئاژەڵەکەشم فرۆشت و پارەکەیشتیم خوارد کەس بەمەی نەزانی دەسەڵاتی فەڕەنسی لە سووریا کۆتایی پێهات حکومەت گۆڕا من بێدەسەڵات کەوتم و بوومەوە کابرایەکی ئاسایی وەڵڵاهی ئەو بەیانێ بەسەر ئەو جەنازەدا کەوتم ئەمڕۆ کە لە سێدارە دەدرێم تاوانی 30 ساڵ لەمەوە بەرمەکە دەیدەمەوە 30 ساڵ لەمەوە بەرەکە دەیدەمەوە بەڵێ بەڕێزان
خوای پەروەردگار ئاگای لە هەموویەتی ئەمە عەقیدە و بیرروباوەڕی ئیسلامەتی ئێمەیە بۆیە بە ئاگامان لەوەی ناو دڵمان بێ کە دڵمانە ئەوەی ژوورەوەمان ڕێک و پێک بێ بەخوا کردارەکانی دەرەوەشمان ڕێک و پێک دەبێ یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی یا الله یا ئەرحەم الراحمین لە گوناهەکانمان خۆشبی ربنا اغفر لنا وارحمنا یا ڕەبی خوای یەک بەیەکی ئەم ئیماندارانی کە گوێ لەم وتارە دەگرن کە دەیبیستن لەگەڵ هەموو ئیماندارانی ئومەتی محەممەدا صلی الله عليه وسلم لەم بەندە گوناهبارە لە یەکی بیسەران و بینەرانی ئەم وتارە و مسلمانان یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆشبی یا ڕەبی خوا ڕەحمیشمان پێ بکەی یا ڕەبی خوا چاکەکانمان بۆ زیادکەی خوای پەروەردگار گوناهەکانمان ڕەشکەیتەوە بە کردەوەی چاک هەر خراپەیەکمان کردو یا ڕەبی خوا هیدایەتمان بدەی چاکەیەکی لە شوێن بکەین یا ئەرحەم الراحمین چاودێری تۆ بەردەوام بەسەر خۆمانەوە ببینین یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەت لەم ئومەتی ئیسلامە بکەیتەوە لەم کوردە مسلمانە بکەیتەوە شیفای هەموو نەخۆشەکانمان بدەیت دڵی هەموو دڵبەخەمەکانمان خۆشکەی هەموو دەرگایەکی بەرەکەتی ئاسمانماوە بخەیە سەرپشت هەموو بەرەکەتێکی ئەم زەویەمان بۆ بڕوێنی یا ڕەبی خوا وڵاتی کوردستانمان وڵاتی مسلمانان هەموو جیهان لە شەڕ بە دوورکەی لە خوێن ڕشتن بە دوورکەی لە شەڕی خراپەکاران بمان پارێزی لە شەڕی شەیاطینی یا ڕەبی خوا بمان پارێزی یا ڕەبی خوا ڕەحم بە حاڵمان بکەی آمین 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 والحمد لله رب العالمين